کاتتان باش بێم دکتۆرە بانووم. ئاخر جار باسی جەڵتەی دڵ و مێشکمان کرد بە جەنەرال، بەس ئەمڕۆ ئەمە باسی جەڵتەی مێشک بکەین بە قوڵایی بۆی بزانین چۆن تووشمانە بێ و لەبەر چی تووشمانە بێ و چۆن توانین خۆمان پارێزین. ئاخر جار پێم وتن کە دوو شێوە هەیە تووشی جەڵتەی مێشکە بین. دانەیەکیان ئەوەیە کە خوێنڕژاندن لە دەماری خوێنی مێشکمان و دووەم شت خوێن تۆپڵ بوون لە ناو دەماری خوێنی مێشکمان. بە هەر شێوەیە خانەکانی مێشکمان خوێن وەرناگرن و ئەمرن. زۆر مهمە کە بزانین نیشانەکانی جەڵتەی مێشک چییە بۆی کە کەسێ تووشی ئەم جەڵتەی خوێنی مێشکمان بە هەر شێوەیە خانەکانی مێشکمان خوێن وەرناگرن و ئەمرن. زۆر مهمە کە بزانین نیشانەکانی جەڵتەی مێشک چییە بۆی کە کەسێ تووشی ئەم جەڵتەیە بوو بیناسینەوە یارمەتی بین بۆی بگاتە خەستەخانە. لە ١٨٠ لە جەڵتەی مێشک لە ئەم تۆپڵ بوونی خوێنە دروستە بێ و تقریباً لە ١٠ بۆ 15 لە خوێنڕژاندن لەم دەمارەی خوێنانە بێ. یعنی بە زۆرترین جار زۆربەی خەڵک تووشی جەڵتا بێ لەبەرەوەی کە خوێن تۆپەڵە بێت لەناو ئەم دەماری خوێنانە. نیشانەکانی جەڵتەی مێشک چییە؟ زۆربەی کەس بەو شێوەیە هەستی پێکەن کە بەشێ لە دەموچاویان نیوەی دەموچاویان شەلە لەبێ یان بەشێ لە لەشیان شەلە لەبێ، مەسەڵەن دەستێکیان یان دەستێک و قاچێکیان بەس نیوەی لەشەکەیە. زۆر کەسیش مشکلەی ئەوەیان هەبێ قسەکردن نازانن چۆنی وشە دروستکەن یان لەلایەن تۆزە قورسە بێ وشەکان دەرچێ لە دەمیان. چەند کەسێکیش هەست دەکەن بە زۆر کەسیش مشکلەی ئەوەیان هەبێ قسەکردن نازانن چۆنی وشە دروستکەن یان لەلایەن تۆزە قورسە بێ وشەکان دەرچێ لە دەمیان. چەند کەسێکیش هەست دەکەن بە سەر ئێشە و گێژ بوون. کەسێکیش هەیە کە ئەیانەوێ بڕۆن یان حرەکە بکەن بۆیان ناکرێ بەڕێکی بڕۆن، هەست دەکەن باڵانسیان نییە یان ناتوانن شێوەی ڕۆشتنەکەیان. ئەم سێ نیشانەی کە لە خوارەوە زۆر مهمە لەبەریکەن، چونکە ئەگەر یەکێک لەم نیشانانەت هەبێ یان ئەوەی کە جەڵتەکەی توش بووە ئەو کاتە زۆر گرنگە تەلیفۆنکەن بۆ خەستەخانە. جار چەند کەس تووشی تایپێ لە جەڵتەی مێشکە بێ کە پێڵەن جەڵتەی مێشکی ساتی. معنای ئەوەیە کە ئەم نیشانانەی جەڵتەکە ماوەی 24 سەعات ئەمێنن اینجا ئەڕۆن و نایەنەوە. ئەم نەوعە جەڵتەیە لەوەیە تووشە بێ کە لە ماوەیەکە مەنتیقەی مێشکمان خوێنی بۆ نایەت و خانەکان زۆر زەعاجە بن پێی و بازێ خانە مرێ بەس بازێ خانە ئەمێننەوە. اینجا دوای ئەم 24 سەعاتە یان دوای چەند سەعاتێک کەمتریش بە لە 24 سەعاتەکە خوێنە گەڕێتەوە بۆ ئەم مەنتیقەیە و خانەکان ئەوانەی کە مردوون بەس ئەوانەی کە خەریک بمرن ئەژنەوە. ئەمە جارێک وتم یان لەوەیە دروستە بن کە خوێنڕژاندنێکە بێ لە مەنتیقەیە لەم دەماری خوێنانی مێشک لە هەر سەبەبێکا بێت و دوای ئەم دەمارە ئەگیرێتەوە خوێنەکە ناژێ یان ئەتوانێت تۆپەڵی خوێنێ بێت کە بۆ ماوەیە ئاسیە بێ لەم دەماری خوێنە کاچێ بۆ مەنتیقەیە بەس لە پڕ ئەڕوا یان لێ بێتەوە و دەمارەکە ئەتوانێت خوێن بنێرێ بۆم خانانە بۆ جارێکی تر. گەشتی خەستەخانە دکتۆرەکە یەکەم جار فەحس دەکا، دوایی سکانێکت بۆکە بۆ مێشکت بۆی بزانێ بەچی ئەم جەڵتەیە توش بووی، ئەتوانن ئەم مەنتیقە ببینەوەی کە تووشی جەڵتە بووە، ئایا جەڵتەکەیە واد لێکا یان شتێکی ترە کە لە جەڵتە ئەچێ. لەگەڵ ئەوەشە ئەڵتراساوندێک دروست دەکەن بۆ دەماری خوێنەکانی ملت ئەوەی کە ئەڕۆن بۆ مێشکت بۆی بزانن ئەگەر لەم مەنتیقەیە تۆپەڵبوون هەیە یان لە خوێن لەو مەنتیقەیە یان ئەگەر دەمارەکان پڕن لە چەوری و دیوارەکانیان تێکچووە، چونکە ئەگەر تووشی جەڵتەی مێشک بین زووترین کات دەمارەکانی ملمانە کە ئەو مشکلانەمانەیەتە، چونکە ئەو دەمارانن ئەوەی کە زۆربەی خوێنەکە زۆری خوێنەکە ئەبەن بۆ مێشکمان.
علاجی جەڵتە لەوە پێکاتووە کە دەرمانێک تێینێ بۆی ئەم تۆپەڵی خوێنە ئەوەی کە ئاسی بۆ لە ناو دەماری خوێنی مێشکتا لێبێتەوە و خوێن بتوانێت بە ئاسانی بڕوا بۆ خانەکانی مێشکت و بەم شێوەیە زۆربەی عیلاجەکانی جەڵتەی مێشک ئەکرێت بۆ ئەو تایپە ئەوەی کە وتم لە جەڵتەیان تووشە بێ لەبەر کە خوێنەڕژێ لە دەمارەکانی خوێنە مێشکیان زۆژا دەرمانیان ناینێ چاوەڕێکین حتا ئەو خوێنە بۆستێت یان بە عەمەلیات ئەم خوێنڕژانە بێ دەرکەین هەیە کە ئەتوانن لە هەموو نەخۆشیێکا تەقریبا مەکاری بێنن شتێکە کە ئێمە دکتۆرەکان زۆر بەکتریاڵین و زۆرجار مەحالاکەین بە نەخۆشەکەمان بڵین ئەو عیلاجەیە کە پێڵەن پێشگرتن بە کوردی یعنی وا بکەی کە تووشی نەخۆشەکە نەبیت بۆی پێویستیت بەوە نەبێت کە عیلاجێک وەرگری کە شەرتە ئیش نەکات یان واشت لێ بکە کە هەر چەنە عیلاجەکە وەرەگری ئەم نەخۆشیە ئەگەڕێتەوە سانێکە ئەبێ ئاگاد لێبێ بۆی پشگیری خۆت بکەی لە جەڵتەی مێشک ئەتوانی بەکاریشی بێنی بۆی خۆت پشگیر بکەی لە جەڵتەی دڵ ئەوەڵشت زەختی بەرزە ئەبێ بە جوانی ئەم زانێکە ئەبێ ئاگاد لێبێ بۆی پشگیری خۆت بکەی لە جەڵتەی مێشک ئەتوانی بەکاریشی بێنی بۆی خۆت پشگیر بکەی لە جەڵتەی دڵ ئەوەڵشت زەختی بەرزە ئەبێ بە جوانی ئەم زەختی بەرزەت عیلاج بکەی و نابێ بڵێ زەختم بەرزە بەزەلام زۆر مهم نییە زۆر مهمە کۆنتترۆلی ئەم زەختت بکەی بۆی دائیمەن لەسەر ڕقەمێکا بێ کە باشە بێ بۆ لە شت چونکە هەر مێشکت بەری ناکەوێت دڵیشت بەریەکەوێ و پاقی لە شیشت تووشی مشکلا بێ دوایی دووەم شت شەکرەیە ئەبێ ئەم شەکرەیەت کە عیلاجەکرێت ئەبێ عیلاجەکەت بە تەواوەتی شەکرەکەیان بەرن زۆر خەتەرە ئەبێ بە زووترین کات بچنە لای دکتۆرەکەی خۆتان و پێی بڵێن یارمەتیتان با بۆی دەست پێ بکەن بە عیلاج و بۆ ئەوانەیە ئەگەر بۆشیان بکرێ ئەگەر شەکرەکەت بە تەواوەتی عیلاجکەی بۆی شەکرەت نەمێنێ ئەو باشترین شتە کۆلسترۆلی بەرز زۆر خەتەرە بۆیە ئەبێ محاولەکەی خۆت لە خواردنی چەوری دوورکەیتەوە و ئەگەر کۆلسترۆلەکەت بەرزە بە عائیلیان یان دوای ئەم هەموو ساڵانە دکتۆرەکەت و توێتی ئۆکەی کۆلسترۆلەکەت زۆر بەرزە و دەرمانی یاوێتە دێ ئەبێ زۆر مهمەم دەرمانانت بە بەردەوام بخۆی و بشێوەیەکی ڕاستیش زۆر شتی تریش هەیە وکو مەسەلەن جگەرە کێشانن ڕیاضەکردن تەندروستی و خواردن شێوەی خواردن و شێوەی چەند جار مەسەلەن لە ڕۆژەکەیان نانەخۆی و چیتیایە ئەم خواردنەمەنیانەی کە تۆی خۆی ئەوە زۆر مهمە بیزانیت گوتم کاتێک کە تووشی جەڵتەی مێشکە بین منتیقەیە لە مێشکمان بازارێک چەند منتیقێکی تریشە بەر شەلەلەکە ئەکەوێ ئەم منتیقەیە توانە مەسەلەن منتیقی قسەکردن بێ یا منتیقی حرەکەی بەشێ بێ لە لەشمان بۆیە ئینسانەکە یان نەتوانێت تووشی مشکلی قسەکردن بێ یا نەتوانێت تووشی شەلەلی یەکێک بێ لە شوێنەکانی لەشی دەسی بێ قاچی بێ یان نیوەی دەموچاوی بێ مەسەلەن بە هەر شێوەیە ئەم کەسە کە تێگا کە چەند شتێک هەبوو جاران ئەیتوانی بیکات ئێستا بە تەواوەتی ناتوانێت بیکە یان نەتوانێت بە شێوەیەک یان ما بتوانێت بیکە بەزنەک بە تەواوەتی ئەم شتانە تووشی خەمۆکیەکە تووشی بەتاقەتبوونیەکە شەرتە ئیزعاج بێ لە خۆی و لە دەور و بەرەکەی زۆر مهمە ئەو کاتە ئەوانەی کە لە دەوربەری ئەم ئینسانن لێی تێبگەن محاولەکەن یارمەتی بن دوور نەکەنەوە لێ و تەحملکەن کە ماوەیەکی زۆر قورسە بێ و بە هەمان شێوە ئەوەڵ 3 مانگ دوای جەڵتەکە کە دکتۆر داتەنێ بۆ پرۆگرامی تەندروستی و کوشەڵی ڕیاض و ئەوانە وەرزش ئەوەڵ 3 مانگ گۆڕانبوونێک یان باشتربوونێکی گەورە ئەتوانی ببینی لە هەندێک جارنێک بۆ هەموو کەسێ لەم 3 مانگەیە زۆربەی کەسەڵان ئۆکەی ئەم هەموو ڕیاضیم کردووە ئێستا هەستەکەم باشترە بم دوای ئەو 3 مانگەی ئەوەڵ بە هەی عینی شێوە نایبینی شەرتە هەستکەی کە گۆڕانبوونەکە یان باشتربوونەکە ئەوەنە نییە ئەوەی کە ئەوەڵ 3 مانگ هەبوو بێ ئەمە شتێکی زۆر تەبیعیە و
زۆر کەس ئەبێ ئەم شتە بزانن بۆی دوای 3 مانگە کە تووشی کە ئاگوا نەبنیان خەمەوکەی لەبەرەوەی کە ناتوانن حەسکەن کە باشتر بوونێک هەیە.